چونکە لە یەک چرکەیە 10 تریلیۆن فۆتۆن ئەچێتە چاوی ئینسانەوە، ئەیدا لە 100 ملیۆن خانە لەسەر شەبەکەی چاوی تۆ چۆن ئەزانت چی ڕۆیە لەناو ئەم شەبەکەیە. بسم الله الرحمن الرحيم، الحمد لله والصلاة والسلام على حبيبنا رسول الله. خۆشەویستان و ئازیزان، لە باسی هەستەوەرەکانە دێنە خزمەتتان لە ژێر ناونیشانی کامێرەیە. ئەو کامێرەیە باز ناکەین کە ئێمە هەمانە و لە مۆبایڵەکانمانایە و لە سیارەکان و بەدەستمانەوەیە، بەڵکو کامێرەیەکی ورتر و دقیقتر و باشتر باسەکەین کە چاومان کردەوە بۆ ژیان. بەو کامێرەیە بینیمان سێری دەوروبەرمان کرد و ئەم کامێرەیە لەگەڵمانە ئەمێنێتەوە هەتاوەکو ئەو کاتەی کە ڕۆح لە ئینسانە دەرەچێ. بابزانین وردەکاری ئەم کامێرەیە ئەم چاوە چییە؟ بابزانین کەسمان قەدرێ زانین هەست بەم نیعمەتە ئەکەین ئەگەر ڕۆژێ چاومان کردەوە و خەبەرمان بۆوە چاوت ئاوا وڵی و چاوت نەیبینی. چیە قەومێ؟ فریان کەون، دایە، باوە، برا، خوشک، چاوم نابینێ، هیچ نابینم، دنیا لەبەر چاوم تاریکە. ئەجا و کات هەستەکەی ئەڵێی پێشتر دکتۆر جان چاومی بینی؟ چاوم عەیبی نەبوو. ئەو کاتە دکتۆر و خەستەخانەکان و سەنتەرەکان و دەرەوەی وڵات ناتوانن تەنها ڕووناکیەکە بۆ بژێرنەوە. بۆ چونکە چاو ئەو نە بە وردی دروست بووە کە مەگەر بەس خوا بۆ خۆی بزانێ بە شێوەیەک بەچێ عیجازێ دروستی کردووە. هەر کاتێ سەیری چاوەکەیت ئیسان بۆ خۆی حەپەسێ، نەک هەر لە جوانیە بەڵکو لە ئیشکردنیشە. ئەم چاوە خۆشەویستەکەم بۆ ئەوەی کە بتوانێت ئیشکات لەکوێیایە ئەبێ لەسەرەوە دابرنێ. ئەگەر ئەم چاوە لەسەرەوە نەبوایە، لە شوێنێکی ترا بواە، لە پشتەوەی ئینسانەوە بواە، بەلای خواری ئینسانەوە بواە، چی ڕوەدا؟ مادەم کامێرەی و مراقبەیە ئەبێ لەسەرەوە بێ. خوای گەورە لە بینی چەند ئێسکێکا دروستی کردو بۆی کە حیمایەتی کەن. سەیری چاو بکە لە هەر چوارلاوە پارێزراوە تەنها لە پێشەوە نەبێ، ئەویش بۆ ئەوەی کە ڕووناکی بچێتە ژوورەوە ئینسان پێی ببینێ. ئەم پارێزگاریە لە پشتەوە پشتی و مەخەدەی بۆ داناوە، چەودی بۆ داناوە بۆی کە بە ئیسراحەتی ئایا بژی. تەنها کونێکی تایە بۆ ناو مێشک کە دەمار و بۆری خوێنەکان لێوەی ئەچنە دەرێ و لێوەی یەنە ناوە. لێ پێشیشەوە بۆ ئەوەی کە پارێزراو بێ کەپی بۆ دروست کردووە، پێڵووی چاوی بۆ دروست کردووە بۆ ئەوەی کە ئەم چاوە بپارێزرێ. هەر کاتێویستە چاو داخەیت بە تایبەتی لە کاتی خەوا، لە کاتی ناڕەحەتی و تەپ و تۆزە، لە کاتی ئازارە چاو داخی بۆ ئەوەی کە چاوەکە و پارێزرا بێ وشک نەبێتەوە. چکە کە وشک بوو ئەو کاتە بەرەو پوکانە و بەرەو لە ناوچوو نەچێ. ئەم چاوە خۆشەویستەکەم خوای گەورە وای دروست کردووە ئەبێ دایمە تەڕ و بڕ بێ. ئەم تەڕیە فرمێسکە، ئەو فرمێسکەی کە تۆ هەروە زانی ئاوێکە و بەڕوومەت و بە کوڵم تا دێتە خوارەوە، وانە هەر بۆ خۆی فرمێسێک کە خوای گەورە بەنزیکی 6 بۆری تا 8 بۆری ئەیباتەوە سەر چاو چای پێتەڕەکە، هەر بۆ خۆی سێ چینە. سبحان الله، چینێکی نووساوە بە گۆی چاوە، چینێکی ئاوە بۆی کە ئۆکسجین بمژێ و بیا بە گۆی چاو، چینەکەی تریشی چەوریە بۆی کە نێڵێ چاوشک بێتەوە. هەر فرمێسک بۆ خۆی بەڵێ ئەو نەوردە ئەی ئەگەر زیادی کرد لە بۆریەکەوە ئەچێتە ناوە، ئەچێ بۆ ناولوت بۆی کە بەسەر کوڵم تا بەردەوام نێتە خوارە و کلەکە و کاڵ نەکاتەوە، میکیاجەکە و ناشرین نەکات. بەردەوامیش ئەمە ئەڕژێ بۆ ئەوەی کە بەردەوام چاو پاکاتەوە. ئەی چۆن دابەشە بێ بە پێڵوەکە، پێڵەکە فڵچەیەکی لێدا هەر 10 سانیە تا 12 سانیە ڕەمشەیەکی لێدا و فڵچەیەکی لێدا کاڵن چاوتروکانێک. ئینسان لە ساڵێکا چەند چاوتروکانی هەیە؟
4 ملیۆن جار زیاتر چاوێت تروکێ. بەڵام ئەگەر شت بخوێنێتەوە کەمتر چاوێت تروکێ کە چاویشی تروکان بەرچاو ڕژ نابێ، بەردەوام بەرچاو ڕووناکە. حرەکەی چاو زۆر سەریع بۆ یاڵێ لە چاو تروکانێکە، واتە زۆر سەریع. 6 ماسوولکەشی پێوەیە لە دواوە. ئەم ماسوولکانە چاوە جوڵێن. پێویست ناکاکە ویستە سەیری شتێ بکەیت هەموو لاشتی بۆ ئاوڕ بیتەوە، نەخێر. بەس بە چاو، بەس بە تیلەی چاو سەیرەکەیت. بەڵام خۆزگایە ئەم تیلەی چاوە یعلەم خائینەتە الئەعیون وما تخفی الصدور. خۆزگە نەزەری حرام و خیانەتی چاو نەبوایە کە ئاوا چاوی بۆ جێڕیت، چاو بۆ خراپ نەجێڕیت. 6 دانە ماسوولکە لە پشتی چاوە. چاو بە هەموو ئاراستەکان ناجێڕن لە پشتەوە بۆ ئەوەی کە چاو بتوانێ بجوڵێت. اینجا لەوەش خۆشتر لە پشتەوە یەکە گرن ئەمانە. ئەم دەمارانە سنتەرێکی تایە. ئەم چاوە ئەڵێ سەیری ئەولا بکە، چاوەکەی ترژاڵێتەوە خۆ خێل مەکە لەگەڵ یا بجوڵێ بچۆ بەدوایە، ئەمیش لەگەڵ یاڕوە سەی سەرەوەکە هەردووکتان سەی خوارەوەکە. ناتوانانی چاوێکە بجۆڵێنی بە چاوەکەی سەی نەکەی. کە شتێکیش نزیکەکەی تۆ لە چاو هەردوو چاو ئاوا تەرکیز دەخاتە سەری، فۆکەسەکات. سبحان الله، ئەم وردەکاریە چییە؟ ئینجا ئەم چاوە کە بەراوردێکی بە کامێرەیەکی تر، ئینجا عەزەمەتی ئەم چاو بۆ دەرەکەوێت. ئەم کامێرەی ئێمە هەمانە ئەم کەپەی پێوە نییە هەموو جارێون بێ، بەڵکو خۆی پێوەیەتی و دا ئەخرێ وەکرێتەوە هەر کاتێ ویستت. ئەمە بێت شتی عەدەسەکە پارێزێ. ئەم کامێرەی کە هەمانە ئێمە دروستمان کردووە بەردەوامە بێ فۆکەسەکەی بگۆڕیت، ئەبێ سکۆپەکەی بگۆڕیت، ئەبێ بۆ تەسویر جیابێ، بۆ دوور جیابێ، بۆ نزیک جیابێ، ئەبێت لایتەکەی جیابێ، ئەبێ کۆنتراستەکەی جیاوازکەیت، ئەبێ لێرە تایمی بیت، ئەبێت depth of the fieldەکەی جیاواز بێ، ئەبێت کەسێکی شارەزا بێ ئەم کامێرەیە هەڵسۆڕێنێ. بەڵام منێکی نەخوێنەوار چاوەکەمەوە هەموو شتێکی پێبینم، لە هەموو شتێکیش حاڵیە بم. ئەم کامێرەیە زۆر 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 بەقووەت بێ، سکۆپەکەی زۆر متەتەور بێ، کامێرەکە ئەگاتە 40 مێگاپیکسڵ، بڵێ 60 بۆ تۆ. بەڵام چای من و تۆ 576 مێگاپیکسڵە. بەو دیقەتە ئەبینێ کە هەر مێگاپیکسڵێکیش 1 ملیۆن پیکسڵە. بۆیە کە شتێک دیعایی بۆ کرێت تەلەڤیزیۆنە، ڕسمەکە پیشانەیە لە شاشەکەیەتە دەرەوە، واتە بە چاوی سەری بینی. بینینی چای من و تۆ 3Dە. ئەگەر بە چاوێ بمان بینایە، یەک چاومان هەبوایە، چی ڕۆدا؟ ئەو جوانیە نەئابوو. بۆیە خوای گەورە لە هەردوو لە هاوشێوەی یەکتری دوو چاوی جوانی گەشی بۆ دروست کردویت. ئینجا ئەو دوو چاوەش هەردووکیشی خۆی هەیە. ئەگەر یەک چاو ببینایە، ئاوا دەستە برد بۆ شتەوقە بکەیت، نەتەزانی دەسێ لە شوایە، 3Dەکەت نەئەبینی، 2D تەبینی، واتە تەنها دوو دووری تەبینی. بەڵام ئێستاکەنە 3 دووری، لە هەر چوار لاوە شتەکانە بینیت. چاو پێویستی بە شەحنکردنەوە نییە، پێویستی بە فلیم گۆڕین نییە، پێویستی بە پارە نییە. ڕسمە بۆ ئەگرێ، ڤیدۆشە بۆ ئەگرێ، بەردەوامە لە 1 سانیەیە ئەو هەموو ئیشە بۆکە. چاو دەجاتوێت کە بە معدنێکی ئاوا قورس داپۆشرێ. ئەمە بەقەدەر 1 هەڵماتە، بەقەدەر 1 بندوقە، جۆزێک کەمتر زیاتر. چاو ئەو تۆزەیە، نەک شتێکی گەورە بێکی بەسەر شانتەوە. دواتریش ئەو هەموو وردەکاری کە ئالێرانەیە هەیە بە چینێکی تون کە پێوتێ سکلێرە دەورە دراوە. ئەو سپی کە تۆی بینیت مەجال نایە هیچ شتێ بچێتە ژوورەوە، ڕق تند. بەڵام لە ناوە ئاوێکی تایە، هەموو پەستانەکەی ناوەی 10 تا 20 جیوەیە. سبحان الله. ئەگەر زیایی کرد چاوت ئەڵێن کابرا فەقیرە چاوی تووشی ئاوی ڕەش بووە، ئەگەر ئیشکەمی کە چاوتە پوکێتەوە. بۆیە ئەم چاوە بەو تۆزە ئاوە خوای گەورە هێشتوێتەوە. شتێک هەیە، مادەیەک هەیە بەس چاو ئاوی بۆ دەرەکە، لە شوێنێکی ترەوە ئاوەکە ئەمبژێتەوە چێتە دەرەوە، پەستانەکەی پارێزراوە. واتە چاو بەس ئەوەنە نییە، 40 دانە توخم و یەکەی هەیە.
هەریەکیان ئیشێکی هەیە، یەک دانە پەکی کەوێت چاو لە ئیشەکەوێت، هەریەکیان کارێکشە بۆکە. ئەم چاوە ئەم پەردەیە دەوری داوە بۆ قووەتە، ڕووناکی لەو ناچێتە ژوورەوە، بەس لە بیلبیلی چاوانە بێ. بۆ یەکە کەسێکە خۆشەوێڵێ بەقەدەر بیلبیلی چاوەکانم خۆشمە بێ، ئەو ڕووناکیە لەو بیلبیلەیە و نەچێتە ژوورەوە، هیچ نابینیت. بۆیە بینی ئەو بیلبیلەیە تەنانەت بۆی خوێنیشی تیانە، دەمارێکی تیانە. ئەی چۆن ئۆکسجین و خواردن وەرەگرێ لە دراوسێکەی، ئەوش لە دراوسێکی، ئەوش دەست بەدەست چکاگە بۆری خوێن لەبەر چاومانە هەبوایە ئەمان بینی چامان بەو سافی بۆ ڕوونێنەیە بینی کەی ساکەنی بینی. سبحان الله چ خەڵقێکە. ئەو ڕووناکێکە ئەچێتە ژوورەوە، ئەنجا ئەو کونی چاوە ئەو عەدەسەیە گەورە ئەبێ بە پێی ڕووناکێکە بچووکە بێتەوە، بۆ ئەوەی کە ئەو ڕووناکەی کە ئەچێتە ژوورەوە بەقەدەر خۆی بچێت، نەیاڵێ زیاد و کەم کار. چونکە لە یەک چرکەیە 10 تریلیۆن فۆتۆن ئەچێتە چاوی ئینسانەوە، لە یەک چرکەیە 10 تریلیۆن فۆتۆن، کە هەر یەکەیان ئەمە ڕووناکیە. 10 تریلیۆن فۆتۆن ئەچێتە ژوورەوە، ئەیدا لە 100 ملیۆن خانە لەسەر شەبەکی چاوی تۆ کە ڕەشێنەکەیە بۆی کە بیبینێ. ئەبێ بە عەدەسە تێپەڕێ. عەدەسە ئەستوریەکەی 5 ملیم بۆ 8 ملیمە. ماسوولکەکانی بەدەورەوەن، ماسوولکەکە ئەکشێ و کرژە بێ. بۆچی؟ بۆ ئەوەی کە ڕێک ڕووناکێکە بخاتە سەر شەبەکەی چاوت. چاو نزیکە نابێت تخوا تۆزێ نزیک ببوو، نە تۆزێ دوور بمەوە. ڕێک عەدەسەکە بۆ خۆیم کاراکە. بۆیە لە کاتی پیریا چەپ پێویستمان بە عینەکە، بۆی کە دوور نزیکەکەمان بۆ پارێزێ. گەنە عەدەسەکە وەکو خۆی لێ کاتا تایمەیە بەبێ ئەوەی کە چاوەڕێکەیت. خۆشەویستەکانم ئەمە چ خەڵقێکە، چ عەزەمەتێکە. اینجا ئەو ئایریسەی کە بە دەورێوەیەتی چ جوانیەکی یاوە بە چاو. لە کاتێکا ماسوولکەشە و ڕەنگیشە و هیچ ئایرسێک هیچ قوزەحەیەک ئەوی لەوی تر ناچێ، کە ڕێنکانی وەکو ڕەنگی قەوز و قوزەح لە چاوە خۆی بینێتەوە. هیچ دوو چاوێک نە ئەو نە شەبەکە هیچیان لە یەکتری ناچن. سبحان الله. ئەم ڕووناکیە ئەم فۆتۆنەکە ئەچێتە ناوە، ئەبێ بچێتە سەر شوێنێک لە شەبەکیەیە. شەبەکیەش لە پشتەوەیە، پەردەی سێمی چاوە. پەردەی یەکەم سکلێرایە، پەردەی دووەم ئەوەیە کە بۆری خوێنەکانی تایە، پەردەی سێم اینجا شەبەکی ڕێتینایە کە ڕووناکی ئەگاتە ئەوێ. شوێنێکی هەیە پێی ئەوترێ چی؟ پێی ئەوترێ ماکویلا. ئەم ماکویلایە تەرکیزی بینینەکە لەسەر ئەوەیە، واتە هەر هەموو ئەوەی کە بینیتە ئەلێوە نەیە کۆ بێتەوە. لەناو ئەویشە شوێنێکی تر هەیە کە چاو ئەوەی تر تەرکیزی تیا دەکا و دیقەی چاوی تیا دەکا، بۆ ئەوەی کە تۆ ئەو شتەی کە ئەتەوێ سەکەنە بینینی چاوی من 180 پلەیە. کە سەیری جەنابتانەکەم یان جەنابتان سەیری منەکەن، بەڵام ئەو شوێنەی کە سەیری دەممەکە یان سەیری بینەرەکەکەیت ڕێک وەکو خۆی لەسەر ئەو شوێنەیە تەرکیز دەکات. اینجا تەرکیز دەکات چی ڕۆدا؟ لا ئیلاهی ئێم بەزەزانی سیرکەین، بەزەزانی نەزەرکەین، بەزەزانین ببینین. نازانی ئەم چاوە لە ماوەی 1 لە 1000 چرکەیەکە ئەمەم ڕسمەت بۆ ئەگۆڕێ ڕێک بۆ منتاجەکە ئەیگوێژ دێتەوە بۆ مێشک. چۆن؟ ئەزانت چی ڕۆیە لە ناو ئەم شەبەکەیە؟ باسی چاو تەواو نابێ، بۆیە چاوەڕوانە بین لە بەشێکی تری کامێرەکەیە لەوانەی دووەمە بینە خزمەتتان. سەلام عەلەیکوم وەڕەحمەت اللهی وبەرەکات. سۆدیۆم وەڕانکاری بەسەرایە لە پەردەیەکەوە چێ بۆ پەردەیەکی تر. ئەمە شەحنەیەکی کارەبایی دروستەکە. شەحنە کارەباییەکە ئەگەوەزێتەوە بۆ دەمار. دەمارەکە یا بە دەمارەکەی تەنیشتی، دەمارەکەی تەنیشتی یا بە یعنی هیچیان ملیمێک نابنم دەمارانە. بەڵام لە ناو ئەم شێبڵی چاوەی تۆیە 9 ملیۆن بۆ 1 ملیۆن شێبڵی تایە کە ئەم ڕووناکی ئەگوێزرێتەوە.